بەڵە دروستە کە گەنجەکان بەهرەکانیان لە ڕێگەی پێشنگای هایتێکسەوە نمایشەکان ئێمەش دەمانەوێت هەر گەنجێک کە خۆیان کاری ڕێخستنی ئەم پێشنگایان کردووە میوانمان بێت لەگەڵ ئەوە گفتوگۆ بکەین و بزانین ئەو کار و چالاکیانە چین کە لە هایتێکسا ئەنجامەندرێت. مینا ئەیات ئەم بەیانە میوانی ئێمەیە بەخێرهاتی مینا خواخۆشێتی زوو خێرا تەواو بێت لەبەرکە چاوپێکوتنەکەی لەگەڵ ئێمە کۆتایی پێ بێت و بڕاتەوە بۆ هەڵی پێشنگاکە. سپاس دەکەین ئەندامی تیمی ڕێخستنی هایتێکس مینا بەخێرهاتی. زۆر سپاس مەمنون بەیانیتانیش باش. بەیانی تۆ باشتر. ئێمەش هەڵی ئەوەین بە چڕوپڕی پرسیارەکان لە تۆ بکەین وەڵامی چڕوپڕیشمان پێ بێی دواتر خات لەگەڵ هیواداری. سپاس دەکەم. مینا پێش هەموو شتێک بزانین هایتێکس بە چمە بەستێک ڕێکخراو کە ئەمە سێهەمین ساڵە جیاوازی لەگەڵ ساڵەکانی پێشووتر چییە؟ هایتێکس بەخۆی پێشانگایەکی تەکنەلۆژیە، پێشانگایەکی نێودەوڵەتی تەکنەلۆژیە کە جاری یەکەمە، یعنی پێشانگایەکی ئاوا لە کورسان بکرێتەوە کە تایبەت بێت بە پێشانگایەکی تەکنەلۆژی، تایبەت بێت بە هەموو کۆمپانیاکانیانەوە، هەموو پەیوەندیان هەبێت بە تەکنەلۆژیاوە. ئەوە ساڵی سێمە دەکرێتن. ئەم ساڵ جیاوازیەکەی ئەوەیە زیاتر شەریکات بەشداریان کردووە لە هایتێکس، شەریکاتی لە چاوپار چەندێک؟ پار لە 150 شەریکە بوون تقریبان، ئەم ساڵ 186 شەریکە بەژاریان کردووە و پار بەڵێ و پار تقریبان لە دەوری لە 20 وڵاتەکانی جیاواز بەژاریان کردووە لە هایتێکس، بەڵام ئەم ساڵ زیاتر لە 30 وڵاتەوە بەژاریان کردووە بە نوێنەرەکانیان. باشە مینا بۆچی هەولێر هەولێر هەڵبژێردراوە کە هایتێکسی تیا ئەنجام بدرێت و پێشنگای هایتێکس؟ پرسیارێکی جوانە. هەولێر سنتەرێکە کە هەموو شەریکاتی لۆکەڵ و دەوڵەتی نێودەوڵەتی کۆکردێتەوە. هەولێر شوێنێکی بازرگانیە، ینی کە دەڵێن هەولێر ڕێک بازرگانیت ببیرێتەوە، بۆیە باشترین شوێنە سنتەری خاڵی بازرگانیە لە کوردستان کە ئەم پێشانگای لێ بکرێت. باشە بابەتێکی تر ئەوەیە کە چ جۆرە بەرهەمێک لەوێ بەکارەخرێت؟ بەخۆی تەکنۆلۆژی شتێکە کە هەموو ڕۆژە ئەپدەیت دەکرێتەوە، هەموو ڕۆژێ بەرهەمی نوێیان دەبێتن، چونکە شتێکە بەدەقە شتانی نوێ دەخرێتە دنیایەوە. لە هایتێکسا ئێمە ئیش لەسەر تەکنۆلۆژیای بلۆکچین دەکەین، تەکنۆلۆژیای دەستکردی ئاسایی دەکەین و ئێمە هەوڵمانداوە لە هایتێکس شەریکات هەن کە پرۆدەکتەکانی خۆیان لەنج دەکەن، بۆ نمونە مۆبایلە، ئینفینکسە، هواویە، ئۆنەرە، ئەمانە پرۆداکتی نوێیان هەیە کە ڕۆژانە شتی نوێ دێتە بازاری تەکنۆلۆژیا و ئەوەش دەرفەتێکە کە ئەم شەریکاتانە پرۆدەکتی خۆیان لە پێشانگای نێودەوڵەتی هایتێکس لانچ بکەن. باشە بۆی کە هەر کەسێک بتوانێت لەسەر پێی خۆی بۆستێت ئەبێ کەسێک پاڵپشتی بێ، ڕەنگە پێویست بە کەسیش ناکاتان دەجار، بەڵام لە کارێکی گەورەی بەم شێوەیە کە 3 ساڵیش ئەنجام دە بەرەبەر ئەبینین زۆر زیاتریش بەشدارە بنتیایە، ئەبێ هەماهەنگیەکە بێ لەلایەنەوە. چ لایەنێک هەماهەنگی هایتێکس دەکات بۆ ئەی کەوکو یارمەتیدەر یارمەتیتان باتی؟ بە خۆشحاڵیەوە بە هەماهەنگی حکوومەتەوە. حکوومەت زۆر پاڵپشتی ئێمەی کرد بۆ ئەوەی ئێمە بە باشترین شێوە ئەم پێشانگایەت دابنین، بە تایبەتی دەستگای میدیا و زانیاری، دەستگای تەکنۆلۆژیا و زانیاری و هەروەها بە خۆشحاڵیەوە پارتنەری ڕئیسیمان دەستگای ڕوانگە بۆچی زۆر پاڵشمان بوون. ڕوانگە بەوە ناسراوە کە زۆر ئەکتیڤن، دائیمەن پرۆژەی نوێیان هەیە، دائیمەن ئایدیای نوێیان هەیە، بۆیە بە خۆشحاڵیەوە بۆ ئێمە سەربەرزیە پارتنەر ئێمە ڕوانگە بیتن. باشە باسی ئەجندای پێشنگاکەمان بۆکەیت؟ ئەجندای پێشانگاکە ئێمە لە 4 ڕۆژی پێشانگاکەدا 8 پەنەڵمان هەیە لە کۆنفرانسەکەدا، هەر پەنەڵێک تایبەت کراوە بێ تۆپیکێک بە بابەتێک لەسەر تەکنۆلۆژیاوە و بە خۆشحاڵیەوە پەنەلیستەکانمان سپیکەرەکان ئەوانەی کە بەشداریان کردووە لە کۆنفرانسەکە نیوەیان لە دەرەوەی وڵات هاتوون، وەکو ئەم ینی لە پاش زۆر باشتر بووە. جیاوازێکی ترە کە ئەمساڵ پانێڵتان هەیە، ساڵانی پێشتر پانێڵتان نەبوو. ساڵانی پێشترش پانێڵ هەبوون، بەڵام ئەم ساڵ پەنەلیستەکانمان بە تایبەت لە دەرەوەی وڵات لە ئەوروپاوە هاتوون بۆ کوردستان تەنیا بۆ ئەم 4 ڕۆژە. باشە ئەو پانێڵانەی کە ڕێک ئەخرێت زیاتر گفتوگۆ لەبارەی چیەوەکەن؟ سەبارەت بۆ بەرهەمانەی کە هاتوون گفتوگۆکەن یاخود ناو زانیاری نوێیان پێ لە دەرەوە زانیاریان هێناوە؟ زانیاری نوێیان هەیە دێنە کوردستانەوە، چکە ئێوە بەخۆی هەدەفی هایتێکس ئەوەیە لینکێک بێتن لە بینی شەریکاتی لۆکال و دەرەوە، یعنی شتێکی ئینتەرناشنال دروست بکاتن لە هەولێر لە کوردستان. ئەم پەنەلیستانە زانیاری خۆیان لە وڵاتەکانی خۆیان دێنە ئێرە بەش دەکەن لەگەڵ ئێمە. هەر بابەتێک لەم پەنەڵانە پەیوەندی بە بەشێکی تەکنۆلۆژیاوە هەیە. باشە
تا چەندێک گرنگە پێشنگای لەم شێوەک و هایتێکس بۆ گەنجانی بەهرەمەند هەبێت ئەگەر گەنجانێکی شە بنکە بەهرەمەند نەبن بەڵام بیرۆکەیان هەبێت ناقسبێتە بواری جێبەجێکردنەوە چۆنەتوان لە ڕێی هایتێکسەوە سوود وەرگرن بەخۆی ئەوە یەکێک لە هەدەفە گرنگەکانمانە چونکە خۆمان هەموو ڕێخەرەکانی هایتێکس هەمویان گەنجن کۆمەڵە گەنجێکن ئەم هایتێکسە بەڕێوە دەبن بۆیە زۆر گرنگیمان بە گەنج داوە گەنجەکان کۆمەڵە پرۆژەیەکەن کە تەقدیمیان کردووە بە ناوی Invest My Idea ئەم ساڵ بە ناوی Invest My Idea کە دەتوان لەوێن دەرداهێنارەکانی خۆیان پرۆدەکتەکانی خۆیان پرۆژێکتی خۆیان بەش بکەن و ئێمەش بە هەموو شێوەیەک هەوڵەدەن یارمەتیان بدەین و بەشی ئەەکەن و خەڵک و کۆمپانیەکانی تریش ئەتوانن یارمەتیان بداشە چه ئاسانکاریە کراوە لە پێشەنگاکە بۆ ئیکە گەنجێکی زۆر بێت سەردان بکات و هەم بەرهەمەکان ببینێ هەم چۆنەڵێت بیرۆکە بێنێتە ئاراوە یاخود هزری بجۆڵێنرێت بۆی کە ساڵێکی دیکە بەشداری بکات. خۆی ئەم ساڵ تقریبان هەتاوەکو ئێستا 26,000 کەس لە زیاتر لە 26,000 کەس بەشداریان کردوە هاتنەوە هایتێکس وەکو سەردان کرد. هەرچەنە ئەم ژمارەیە لە چاو پارەوە کەمترە چونکە ئێمە هەوڵماندا ئەم ساڵ هەندێک فلتەری بکەین هەندێک شتەکان بە باشی بڵ وەکو چین فلتەرەکان وەکو ئەوەی کە زۆر قەڵەباڵغی دروست نەبێت چونکە پار زۆر قەڵەباڵغ بوو بە خۆشحاڵیەوە خەڵکێکی زۆر سەردانی ئێمەی کرد چیتان کرد ئەم ساڵ کە بۆی کە ئەو قەرەباڵغیە ڕوو ئەم ساڵ زیاتر هەوڵماندا بکەینە B2B بزنس ئەو کەسانی کە بەڕاستی لە بۆ بزنسدادێن و پەشێکیش لە بۆ ئەو کەسانی کە گەنجەکان دێن هەروەکە حکوومەتیش بەشدارە لەگەڵمان لە هایتێکسا هەلیکاریان خستووە لە بۆ گەنجەکان و شەریکاتەکان زۆر ئۆفەریان هەیە لە بۆ گەنجەکان گەنجەکان وەردەگرن چەندێک هەلیکار بۆ نمونە ئەڵێ بۆ نمونە 100 هەلیکار 200 هەلیکار هیچ ژمارەیەکدان ڕاوە هەر شەریکێک بە ژمارەیەکە بۆیش ئەم ژمارە هەتاوەکو ئێستا دیاری نییە چکە تا ئەو 4 ڕۆژە تەواو بێ اینجا داتاکان بە تەواوی دەبێت دەستمان دەکەوێت. باشە کەواتە ئێستا هایتێکس تەنیا ئەوە نییە کە بەهرەی گەنجان بخاتە ڕوو جگە لەوەش هەلیکاریشیان بۆ ئەڕەخسێنێت. بەڵێ بێگومان باشە لە بەشدار بۆکان ئەمێ بزانم ڕێژەی کچان و کوڕان چۆنە ڕێژەکە لە کوڕان زیاترە لە کچان کەمترە لە کچان زیاترە لە کوڕان کەمترە چۆنە ئێمە هەوڵمانداوە بە هەموو شێوەیەک ئەم باڵانسە ڕابگرین لە بینی ئافرەتان و پیاوان بە هەموو شێوەیەک لە هەموو پارتەکانی هایتێکسە ئەم باڵانسە هەیە بۆیە هیچ جیاوازیەک نەکراوە لە بینی ڕەگەزەکان هەتا لە پرۆژێکتەکان هەتا لە تیمی خۆمان هەتا لەو شەریکاتانێک کە بەشداریان کردووە هەتا لە پەنەلیستەکان ئەوانەی لە کۆنفرانسەکە بەشدارن بۆیە ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئێمە زۆر تەرکیزمان خستۆتە سەر ئەمە کە جیاوازی ڕێگەز نەبێتن. باشە مینا شتێکی دیکە ئێساما کە هاوکارانمان ستودیۆی کراوەمان هەیە ئەبینین لەگەڵ ئەو کەسانی کە بەهرەیان هەیە و کارێکیان کردووە چاپێکەوتنەکەن یەکێک لەوانە بۆ نمونە دروستکردنی ئاپێک بوو بۆ خانمان بەتابەتی خانمانی دووگیان ئێوە هایتێکس تا چەنە یارمەتی دەری ئەو گەنجانە ئەبێت لە دوای ئەوەی کە پرۆژەکەیان ئێستا هێناوە تا ئەوێ نمایشی ئەەکەن لە دوای ئەوە لە ناو خەڵکا شێری بکەن ئەو بەخۆی ئەو شوێنە هایتێکسەکە بۆ 4 ڕۆژ دەرفەت دەداتە ئەم کەسانە کە ئایدیاکان و پرۆژەکانی خۆیان شێر بکەن. زۆربەی خەڵک لەم چەند ڕۆژەدا ئەم پرۆژانە دەبینن زۆربەی شەریکاتەکان دەبینن ئەو کەسانی ئەو میوانانێک کە سەردانمان دەکەن وەکو هایتێکس لە نزیکەوە ئەو دەرفەتان لۆ دروست دەبیتن کە سەیری ئەم پرۆژەکتانە بکەن سەیری ئەم پرۆدەکتانە بکەین بۆیە دەرفەتێکی زۆر باش دروست دەبێت ئێمە هەوڵماندا و میوانی بەیانی بینین خەڵکی بێگانە سەردانمان دەکە کە لە دەرەوەی وڵات هاتوون ئەمە دەرفەتێکی زۆر باشە لە نزیکەوە ئەم پرۆدەکتانە ببینن ئەکید یارمەتی دەردەبن و هەروەها بۆ پرۆژەکان ئەو پرۆژانێک کە بەشداریان کردووە Invest My Idea خەڵات کراون 12 ملیۆنێک دەستی پێ کردووە هەر دانەیەکیان بڕەپارەیەکیان پێدراوە ئەوانەی کە شۆرت لیست کراون و ئەوە وەکو یارمەتی دەرەکە کە پرۆژێک هاتووە ئەو بڕۆپارەی وەرگرت 5 کەسێک بوونە یەکەم کە چوونە شۆرت لیستەوە ئەوان خەڵاتیان وەرگرت. زۆر باشە بۆ نمونێسا پار گەنجێک هەبووە ئایدیایەکی هەیە یاخود پرۆژەیەکی هەیە ئەیهێنێت و بەشداری پێکردووە لە ساڵی پار ئەم ساڵیش بە هەمان شێوە پرۆژەیەکی دیکەی هەیە بۆی هەیە بە هەمان شێوە بەشدار بێت یاخود ئێوە سنووردارە بەشدارکردنی گەنجەکان لە هایتێکس خۆی سنووردارە و ئەم ساڵ زۆر خەڵکی زیاتر زۆر گەنجانی زیاتر بە خۆشحاڵی و پرۆژیان تەقدیم کرد بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی شوێنمان نەبوو کە ئەم هەموو گەنجانە لە خۆ بگرین بەڵام هەمویان لە کۆنتاکتان ئێمە پاش هایتێکسیش
بە دوواداچوون دەکەین لەگەڵیان بەردەوام دەبین و یارمەتیان دەدەین. کاتە هایتێکس ڕفیقی نیوەڕێگە نییە تا کۆتایی لەگەڵیان. هایتێکس شتێکە بۆ داهاتووە، ینی ئێمە هەموو دارە ئەڵین هایتێکس بۆ ئێستا نیە، تەنیا بۆ 4 ڕۆژنێکە خەڵک ئەیبینێ، ئێمە وا ئیشێک دەکەین بۆ داهاتوو. زۆر باشە. مینە ئەو پرۆژانەی کە پێشکەش ئەکرێت و بۆی کە بەشدار بن لە پێشانگاکە بێگومان پێشەوە لەژنەیەکی هەڵسەنگاندنیان بۆ زیاتر بیر لە سەری ساعتەکەی شتەکەی هاوکارانمان ئاگداری مینا بزوو سەری هاوکارانمان ئەوەنە بەشدار ینی چاوەڕێ ئێمە لە هۆڵەکەی ئەمڕۆ زۆر ئەمەوەکو دوا پرسیارە لێ ئەەکەم ئەو گەنجانی کە بەشدارە بن و لیژنەکە کە پرۆژەکانیان وەرەگرێت ئەو پرۆژانە لەسەر چ بنەمایەک وەرەگیرن بۆ نمونە زیاتر هەوڵدراوەکە لە بواری ژینگە بێت بابەتێکی تەکنۆلۆژی بێت کە ژینگە بپارێزێت پارێزراوەکە لە بواری تەندروستی بێت لەباری پەروەردە بێت لە بچ بوارێکایە. خۆی ئەم ساڵ هەوڵمان داوە کە زیاتر پەیوەندی بە شتێک بێتن ئاسانکاری بێ بۆ خەڵک، شتێک بێ ئاسانکاری بێ بۆ حکوومەت، چکە من ئێمە نابێ هەموو جارە چاوەڕێ بکەین حکوومەت شتێک بۆ ئێمە بکە، ئێمەش دەبی پێشخەر بین ینی یارمەتی دەربین لە بۆ حکوومەت. بۆیە ئەم ساڵ و فلتەرەکانیش بەپێی یەکەم خاڵ زۆر گرنگە کە پەیوەندی بە تەکنۆلۆژیاوە هەبێتن و دواتر لیژنە بەپێی ڕێنمایەکانی خۆیان بەپێی ئەو خاڵانەی کە داناوە ئەم کەسانە هەڵە بژێرن. زۆر باشە، دەستەکانت خۆش بێت. مینا ئەیاد کە یەکێکی لە ئەندامی تیمی ڕێکخەری هایتێکس ئەم بەیانیە لەگەڵ ما بوو. سپاس دەکەین. زۆر سپاس، کارەکانت کرد. زۆر سپاس، خۆشحاڵ بوو.